بینەرانی بەڕێز لە هەر کوێگەن لە بەرنمەی ڕاوێ ڕۆژی ستێر تیڤ ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش لە بەرنمەی ئەم شەوماندا کە دوو تەوەر لە خۆ دەگرێت لە تەوەری یەکەمیاندا ئەو کۆبوونەوە و سەردانی لایەنانەی کە بۆ لای یەکتر لە باشووری کوردستان دەیکەن لە ئێستادا زیاتر چڕ بۆتەوە بە تایبەتی لەم یەک دوو ڕۆژەی ڕابردوودا ئەم سەردانانە چ ئاکام و دەرەنجامێکیان لێ دەکەوێتەوە تا چەندەش دەتوانن ببنە مایی ئەوەی کە مرۆڤ پێیان دڵخۆش بێ کە کێشە و گرفتەکانی باشووری کوردستان یا وەکو خۆیان دەڵێن بە ستراتیژیەتێکی نوێەوە بچنە بەغدا و لەوێ بتوانن مافەکانی گەلی کورد دەستەبەر بکەن. لە تەوەری دووەمیشدا هەڵبەتە سیویەکی ئاب کە سبەینێ 22 ساڵ بەسەریدا تێپەڕ دەبێ و لەو ڕۆژەدا پارتی دیموکراتی کوردستان سوپای داگیرکەری عێراق و سەدام حوسێنی هێنایە سەر هەولێر. هەروە لێکەوتەکانی سیویەکی ئاب ڕاوە دەکەن ئەڵبەتە و لێکەوتانە دەوترێت هەتا ئەمڕۆ ژاتوونەوەی کە ئێستا لە باشوور هەیە بەشێکی گرێدراوی سیویەکی ئاپە. بۆ قسەکردن لەسەر ئەم دوو تەوەرەژ میوانداریمان کردووە لە زۆر بەڕێز پێشڕەو ئیسماعیل عارف کە بەڕێزیان چالاکی سیاسی و مەدەنیە هاوکات پێشمەرگەی دێرینیشە بە ناوی ئێمە و ئەوەی بەڕێزەوە زۆر زۆر بەخێراتنی دەکەین پێشڕەو زۆر زۆر بەخێر دەکەم. پێشەوەی کە تەوەرەکان دیارن بەڵام پێشەوەی بکەینە گفتوگۆ با بزین ئەو سەردانانە کە کراون کێ بوون لایەنەکان بەگشتیش چیان تێدا باس کراوە پاشان دێمەوە پێکەوە گفتوگۆی لەبارەوە دەکەین. بەڵێ بینەرانی بەڕێز وەکو ئاماژەم پێدا لە باشووری کوردستان سەردان و کۆبوونەوەکان هەڵبەتە هی لایەنەکان بۆ لای یەکتری شڕ و پڕ بوونەتەوە هەڵبەتە هەمووان جەخت دەکەنەوە لەو کۆبوونەوە سەردانانەدا باز لە یەکڕیزی دانانی ستراتیژیەکی یەکگرتو هەروەها بێژگە لە نزیکی بوونەوەی ئەو لایەنانە کە ناکۆکی هەبوو لە بینیاندا لەگەڵ عێراقیشدا بکەونە گفتوگۆ بە شاندێکی هاوبەش تا بتوانن مافەکانی گەلی کورد دەستەبەر بکەن. ئەمڕۆ لە شاری سلێمانی هەڵبەتە هەریەکە لە عومەری سید عەلی ڕێخەری بزوتنەوەی گۆڕان بەرەم ساڵە سەرۆکی هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی سەلاحەدین بەهادین ئەمینداری یەکگرتووی ئیسلامی لە بارگای هاوپەیمانی لە شارەکە کۆبوونەتەوە لەسەر ئەنجامدانی هەڵبەتە هەڵبژاردنێکی پاک و بێکرد کە گوزارە بکە لە ئیرادەی هەموو گەلی کوردستان قسە و باسییان کردووە. دەوترێ هەر لەو کۆبوونەتە جەخت لەسەر پرۆژەیەکی نیشتمانی گشتگیر بۆ چارەسەری کێشەکانی هەرێمی کوردستان بژێوی خەڵک و پاراستنی مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان و هاوڵاتیانی عێراق کراوەتەوە. هەڵبەتە و کۆبوونەوانە لە ڕۆژانی ڕابردوو درێژەیانە بۆ دوێنێ پارتی دیموکراتی کوردستان بە سەرۆکایەتی نێچیروان بارزانی جێگری سەرۆکی پارتی سەردانی یەکگرتووی ئیسلامیان کردبوو لەگەڵ سەلاحەدین بەهادین ئەمینداری گشتیە و پارتە کۆ ببوونەوە. پاشانیش کۆنگرەیەکی ڕۆژناموانیان ئەنجامدا بوو تێیدا ڕایان گەیاند بوو ئامانج لە کۆبوونەوەکە بەشداریکردن بۆ لە حکوومەتی داهاتووی عێراق یەکگرتووش پێی باش بۆ هەموو لایەنەکانی باشووری کوردستان بەیەکەوە لە حکوومەتی نوێدا بەشدار بن بۆیە پێویستە هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستانیش هەڵبەتە ئەمەیان لەوانەیەوەکو پێشمەرج بێ لەلایەن یەکگرتووەوە لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت. هەروە لە ڕۆژانی ڕابردووتریشدا شاندێکی یەکێتی نیشتمانی کوردستان بە سەرۆکایەتی سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی و پارتە سەردانی کۆمەڵی ئیسلامی کوردستان پارتی دیموکراتی کوردستان یەکگرتووی ئیسلامی کوردستانیان لە هەولێر کردبوو. هەڵبەتە ڕۆژی دووشەمێ ڕابردووش لە سلێمانی لەگەڵ بەرپرسانی باڵای بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانیدا کۆبوونەوە ئەنجام درابوو. لەسەر جەمە ئەو کۆبوونەوانەدا ڕاگەێنراوە کە ئامانج لێیان ستراتیژی هاوبەشە دابڕێژرێت کێشەکانی ناوخۆی هەرێم هەروە هەرێم لەگەڵ عێراق چارەسەر بکرێن بە تیمێکی هاوبەشی ژەموان بچنە بەغدا لەگەڵیدا بکەونە گفتوگۆ. بەڵێ کاک پێشڕۆ ئەوە ناوەڕۆکی کۆبوونەوەکان بۆ ینی ئەوەی کە دەبیندرێ لەو کۆبوونەوانە بەڕوونی ئەوە کە تا ئێستا دیارە دەوترێ پێکەوە ستراتیژێتێکی هاوبەشمانە بێ یەکڕیز بین لە یەک نزیک بینەوە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمان لە کاتی خۆیدا بکرێت کە لە 30 مانگینۆیە هەروەها پێکەوەش تیمێک پێک بێنن بچنە بەغدا گفتوگۆ بکەن کە لە حکوومەتی ئایندەی عێراقدا بەشدار بن. هەڵسەنگاندنت بۆ کۆبوونەوانە چیەوە پێش دوایە ئەمانە کە دەوترێت کە باسکران تا چەندە بە شێوازێکی ڕاستەقینە لە جندای و پارتولایانەدا. سەرەتا منەمێ تەنها تێبینێکی چوو بڵێم بێگومان جێگای شانازیە ئەگەر من پێشمەرگەی دێنی بوومایە بەس
وەکو ڕاستکردنەوەیکی بچکۆلانە من پێشمەرگەی دێرین نەبووم بەڵکو ئەندامی ڕەخستنە ئەندامی ڕێستنە دێرینەکانی کۆمەڵگەکەم بەڵێ سەبارەت بە ئەو کوبنانەوەی کە ئەکرێ وابزانم هەر هەمومان ئاگادارین وشەیەک هەیە یاخود دەربڕینێک هەیە بەردەوام قسەی لێکرێ ئەویش یەکڕیزیە دیارە یەکڕیزی ئەگەر ئێمە بین و بەبێ ئەوەی لایەنەکان بناسیین و بەبێەوەی تاقیکردنەوەمان لەگەڵیانە هەبێت لە پلانێتێکی کەوە هاتبین حتمما شتێکی زۆر زۆر پیرۆزە لامان یەکڕیزی هەموو پشتیوان یەکەین بە هەموو شێوازێ بەڵام کاتێک کە لایەنەکان ئەناسین ئەزانین لە چ منتەڵەقێکەوە داوای یەکڕیزیەکەن بۆچی داوای یەکڕیزیەکەن ڕابردوویان چی وە لە مەسلەی یەکڕیزیە ئەو ساکە بە شوێش کات لەیدانەوەی مەبەستت منتەڵەقیان چییە گومانە دێ لە نیەتیەوە ئێمە مەسلەی یەکڕیزی جارێ وەکو سەرەتا بڵێم وابزانم لەو کاتەوەی کە بزوتنەوەی ڕزگاری خوازانەی کوردی دروست بووە لە هەر فۆرمێکا بوو بێ قسە لە یەکڕیزی کراوە بەڵام تاکو ئێستا یەکڕیزی نەکرد لەسەر ئاستی کوردستانی گەورە یاخو کوردستانە یاخو لەسەر ئاستی حیزبەکان خۆشانە یەکڕیزیانتیانە هێندە پەش و بڵاوە بۆ نمونە لەم ڕۆژانەیەکە لە سەرانی ئەندامانی سەرکردداری یەکێتی نامە ئەنووسێ ئەڵێ ئێمە چین و ئێمە چین و لەگەڵ چیاین و ئێمە سەرۆکمانە ئێمە چێ لەگەڵ لەگەڵێکێتی و چێ لەگەڵێکێتیان نییە بە شێوەیەکی وە ماڵی کوردی تەنان ماڵی حیزبەکانیش ئەوە وێرانە کەوابوو پێ دوایە سەر لە شێوان هەیە نەکە سەر لە شێوانێکی مطلق هەیە ئەمانە قسە لە جەخت لە یەکڕیزیەکەنەوە لە کاتێککە یەکڕیزی لەناو حیزبەکانە نییە هەرگیزیش نەبووە ئایا بۆچی نەبووە لە پێش ئەو پرسیارە لە خۆیان مەبەستت لەوەی کە لە ناو یەکێتیدا خۆیدا باڵباڵێن هەیە لە ناو یەکگرتوودا یەکگرتووی سلێمانی و یەکگرتووی بادینان هەیە بۆ نمونە لە ناو بزوتنەوەی گۆڕاندا ئێستا هەندێک کێشە سەریان هەڵداوە لەگەڵ بێگومان ڕەحمەتی کاگنەوشیروان و بێگومان لە ناوبزوتنەوەی گۆڕانی شەکوارەوە لەگەڵ ناوبزوتنەوەی گۆڕانی قسە لەوە ئاکرێت کە ساختەچێتی کراوە لە هەڵبژاردنەکانە من هەرگیز ناتوانم حاشا لەوە بکەم کە فعلەن ساختەچێتی کراوە چونکە ئەمە یەکێکە لە تایبەتمەندەتەکانی دەسەڵاتی کوردی پارتی یەکێتی بەڵام کەمبوونەوەی دەنگەکانی گۆڕان تەنها بۆ ئەوە ناگەڕێتەوە بەڵکو زۆر کەس لە ناو گۆڕانە ئەو هیوا گەوریان هەبوو کە لە ناو گۆڕان و دەرەوەی گۆڕان دەنگدەرانیان و ئەندامانیان ئەو هیوا گەوریان بە گۆڕان و بزوتنەوەی گۆڕان هەبوو کۆمەڵی ڕوودا و هاتە پێشەوە لە دوای کۆچی دوایی کاگنەوشیروان ئەو هیوایان نەما ئەو هیوایان نەما پێی لەبەرەوە زۆر ئاساییە کە دەنگیان پێ نەیابن لەبەرەوە ئەوان دەنگیان لە دەستووە خەڵکی ئەو بڕوای جانانی پێنەماوە خەرجی و هیوای جانی پێنەماوە ئەوەشەوای کردووە کە لەناو خۆشان یەکڕیزی نەماوە کەوابوو پێ دوای ئەم حیزبانە کە باز لە یەکڕیزی دەکەن سەرەتا دەبێت لە نێو ماڵەکەی خۆیانە دەست پێ بکەن لەسەر دەمانێکەوە داوای ئەومانە کرد بەڵام بەش بە حاڵی خۆم خۆشبەختین کە لەناو خۆشان یەک نین لەبەر ئەگەر بەناو خۆیانە یەک بوونایە ئەوە ئەتوانی زیاتر قورجی جەماوەەر بگرن و خراپتری بەکاربێنن بەڵام ئەو گوزارێکەوان بەکارێن بۆ یەکڕیزی بە یەکەوە بچن لە بەخا لەسەر مەسەلە استراتیژیەکان قسە بکەن تاکو ئێستا لە زۆر تاقیکردنەوەی بەردەوامە دیومانە کە ئەمانە لە مەسەلە استراتیژیەکانە نەکەن ئامادەنی قسە بکەن بەڵکو بوونەتە هۆکاری دۆڕانی گەورەش نزیکترین نمونە مەسەلەی ڕیفەراندۆمە ڕیفەرەندۆم هیچ مرۆڤێ ناتوانێت کە دژ بە ئازادی خاچی کوردستان بێت ئیتر لەلایەن هەست کەسێکە ئەو ئازادیە بەدی بهێنرێ بە چاوپۆشین لەوە بەڵام خەڵکانێکە دوودڵ بوون یاخو زۆر زۆر ڕەشبین بوون بەرامبەر بەم باسی ڕیفەرەندۆم و ئازادی کوردستان و سەربەخۆی کوردستان لەو ئەنجامەوە بوو کە ئەیان بینی یەکەمیان لەسەر ئاستی ئەو مەسەلەیە هیچ یەکڕیزیەک نییە ڕێکڕیزێکی دەبێ زۆر زۆر ڕووکەشیە لەسەر وەکو پلان بۆ داڕشتن
هیچ پلانێکی بەهێز و کۆنکرێتی بۆدا نەڕێژراوە چ لە ڕووی خۆ ئامادەکردنی سەربازیەوە چ لە ڕووی توانای ئامادەکردنی توانای ئابوووریەوە لە ڕووی ئەو مترسی ئەو کارە ساتانەی کە یەتە بێشەوە ئابووقەیانی ئابووری کۆمەڵەشی لەو جۆرە هێرشی سەربازی بۆ نمونەکە نەیانتوانی 24 کاتژمێر بەرگەی پاشان بینیمان کاتێکە حەشتی شعبی و سوپای عێراقی پەلاماریە کەس ئامادەیان تیان نەبوو کە بەرگری بکەن تواناشیان نەبوو بەرگری بکەن لەبەرەوە کشانەوە بەشێکی لەلایەنەکان کە بەگوایە 16 ئۆکتۆبەر ئەمان هینیان کرد خوان لەگەڵ حکوومەتی عێراقیان ڕێکەوتن کەواتە تۆ چۆن ئەتوانی قسە لە یەک ریزی بکەی بۆ مەسەلەی ڕێفەراندۆم لە کاتێکە ئەو کەسێک کە هاوپەیمانی استراتیژی خۆتە لەسەر ئەو مەسلەیە نتوانێت لەگەڵ تا متفق نبێت و ڕێک نەکەون ئایا ئەمڕۆەوەیە ئەمانە ئەتوانن ئێستا بێن یەک ڕیژ ئێستا لێرە مەسلەکە لەوەی ئایا ئێمە تاقیکردنەوەی زۆر نزیکمان هەیە تاقیکردنەوەی زۆر دوور و درێژمان هەیە سەڵانی دوور و درێژ سەرەتای لە ساڵی 1960ەوە تاکو ئێستا بزنەوەی چەکداری لە کوردستانە هەمانە تاکو ئێستا یەک ریزی وجودی نەبووە ئایا ئەمڕۆ ئەمریکا لیزە چۆناوە بە ئاسانی بەبێ هیچ بەرنامێ بەبێ هیچ پلانی بەبێ هیچ گۆرانکاریە لە خودی خۆیانە ئێتە دی ئەمە شتێکە هەستەکردنەوە یاریکردنیەکە بە خەڵکی بە دەنگدەران هێمنکردنەوەی هەلومەرجەکەیە سوود وەرگرتنە لە کات باش کاک پێشۆ داماننا ئەمە دڵخوازیش بوون لەم یەکڕیزی و لەم ستراتیژێتە هاوبەشەی کە دای دەڕێژن پێ دوایە لە ئێستادا ئەگەر بەم شێوەیەش بێت ینی ئەگەرێکی واشدا بنین تا چەندە باشووری کوردستان یا هەرێمی کوردستان هێز و توانای هەیە لە بەغدا بتوانێ ئەجندای خۆی بسەپێنێ یا گفتوگۆیەکی جدی بکە لەگەڵ حکوومەتی عێراقی لە بەرامبەردا ئەڵبەتە لە ڕۆژانی ڕابردوو زۆرێک لە بەرپرسانی حکوومەتی عێراق ڕایان گەیاندووە مەسەلەی کەرکووک و شنگال و مووسڵ و خانەقین و نازانم خورمات و ئەمانە هێڵی سوورن نابێ هەر باسیشیان لێوە بکرێت لای من هەمیشە مەسلەیەکێکی کە پێویستە زۆر بە جدی بیگرین ئێمە سیستەمی دموکراتیمان هەیە سیستەمی دموکراتی ڕووکەشمان هەیە یاخو وەکو چۆنڵی بە تەنها مزەیەفە سیستەمی دموکراتی معنای ئەوە نییە کاتێک کە تۆ پەرلەمانێکی هەبوو ئەو ساکە سیستەمی دموکراتیە ئەم حیزبانەی کە ئەمڕۆ قسە لەوە ئاکەن کە ئەچین لە بەغایە داواکارەکانی خۆمانەیە نەدی ئەو سیستەمە پێویستی بە هێزێکەیە لە پشتیەوە بێ ئەو هێزەش هێزی خەڵکە خەڵکیش تەنها کاتێک لە پشتتەوە بێ کە سیستەمێکی دیموکراتیانەوە هەبێ بەڵام ئەمان ئەڵێن ئێمە هێزی خەڵکمان لەگەڵە بۆ حکومەی کە لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقا زۆرینەی دەنگەکانمان هێناوە بۆ نمونە پارتی و یەکێتی زۆربەی ئەو کورسیانیان بردووە کە پشکی کورد بە لە پەرلەمانی عێراق بەڵام لەبیرە نەچێ بەشداری خەڵک تا چ ڕادەیەک لاواز بوو لە ئەم هەڵبژاردنانەیە بە شێوەیەکی هیچ کاتێ باسی ناکەن ئێستاش لەلای شەلانەکان باسی ئەوەی کە لە سەدا چەند بەشدار بوون کە گومانەکەی لە خوار لە سەدا پەنجاوە بوو بێت کە گومانەکرێتەنە ئەو کەسانی کە هەنێ بەرژەوەندیان هەبووە یاخود پەیوەست بوون پیانەوە یاخود هیوایە شتێکیان لێکردوون دەنجیان بۆ یاون بەڵام خەڵکێکی زۆر بێهیوا بوون و لیان و دەنگی پێنیاون ئەسڵ نزیک نەکەوتەوە لێ کەوا بوو بەم پێوەرەی بەڕێزت بێ ئێستامان ئەو هێزە پشتیوانیان نییە کە گەلە بۆی کە دانوستنکارێکی بەهێز بن ئەمان هەر مەشروعێتیان نییە مەشروعێتە جەماوەریان نییە کە داواکاریەکانی خەڵک داوا بکەن لە کاتێکە مەبەستیشان ئەوە نییە ئەمان ئێمە کاتێک کە باسی لایەنێکین کە نوێنەلایەتی خەڵکەکە ئێوە کە ئەچن داواکاری کۆمەڵی داواکاریتانی نوێنەلایەتی خەڵکەکەن بەڵام یەکەم ئێوە نوێنەری خەڵک نین دووهەمیان ئەو سیستەمەی دروستان کردووە سیستەمێکە خەڵکی لە بەرەو بێهیوایی بردووە خەڵکی بەرەو حاڵەتی بردووە کە خۆی لە کۆمەڵە شتەیە بیر ناکاتەوە خەڵکی لە هەلومەرجێک کە یاسا سەروەر نییە کەس نازانێ چی ئەکەن چۆن ئەکەن لەسەر چ ئەساسێ ئێستاش ئەمان
جۆرە قیاساتە یاخو نرخ و یاسایان نییە لە بینی خۆیانە چۆن معاملە بکەن لەگەڵ یەکتریە تەنها بەهێز هەندێک جار بێهێز لاوازەکە ناچارەکە بە کۆمەڵێ تەنازولات وەکو لە لانە ئیسلامیەکانی بین بەڕاستی لانە ئیسلامیەکان زۆر جار لە هەنێ مەسەلا هیچ چارەسەر لیشکیان نەبووە ناچار بوون کە لەگەڵ لەنا ڕێکەون وەکو حکوومەتی ڕابردووی کە بە ناوی حکوومەتی بریکە فراوانەوە یا وەکو بزوتنەوەی گۆڕان کە بڕیاری یا تا 4 ساڵ بێدەنگ بێت شەقام هێمن کاتەوە کە خۆی لە خۆیان شکانی پشتی خەڵکی بوو شکانی پشتی ناڕزاییەکان بوو ئەم خەڵکانە بەم شێوازە من جارێک قسە لەسەرەوە ناکەم کە چی لەبەخا بەدەستێن بەس ئەمێ زیاتر قسە لەسەر ئەوە بکەم کە بەم نەوعیەتەوە بەم سیاسەتەوەی کە هەیەە بەم وجودەی کە هەیەە بەم بێ نەبوونی نرخ و بەها پیرۆزەکان ئەمانە ناتوانن هیچ کاتێ نوێنەلایەتی خەڵکی بکەن و نوێنەلایەتی بەرژەوەندەکانی خەڵک بکەن تاکو بچن داواکاری بۆ بکەن ئەگەر بچن بۆ بەخە بە یەک ڕیزیشەوە ئەوە بۆ داواکاری خەڵکی ناچن ئەوان بۆ مانەوەی خۆیان گریمان چوون گریمان ئەمە ڕاستە ڕاست پارتی و یەکێتی و گۆڕان و هاوپەیمانی و پارتە ئیسلامیەکانی تر لە دڵەوە ئەیانەوێ بچن وای دابنین ئەیانەوێ بچنە بەغدا ینی بارودۆخی ئێستا ئەو هاوسەنگەی هێشتووە لە بینی هەرێمی کوردستان و بەغدادا و کوڕابردوو تا تۆ سەرکەوتوبی مەسەن لە دانوستانەکاندا بەشی زۆر بەدەست بخی شتێکە لە مەسلەی کە بازێکە قسە لە دانوستان نەکەین هەمیشە وەکو لایەنێکی دیبلۆماسی وەکو مەسلەیەکی دیبلۆماسی دوو لایەن لەگەڵ یەکترا کە دانیشن کاتێکە دانیشن لەگەڵێکە کە پێویستیان بە یەکتری بێ هیچ کاتێ کە لایەن لە پێویستی بە دانیشتن بێ دەنانیشە لەگەڵیان لە هەمان کەتیشە ئەو دوولانەی لەگەڵێکە دانیشن کاتێ ئەو دانیشتن بە ئەنجامەکە کە حساب بۆ یەکتری بکەن وەزنێکی هەبێ ئەم لاانە ئەولانی کەشان وەزنێکی هەبێ کە نزیک بن لە بۆ کەس ناکە من ئەمڕۆ لەو باوەڕێم کە حکوومەتی عێراقی حسابێکی وە بۆ هەرێمی کوردستان ناکات ئەو وەزنێکی وای بۆدان نانێ لەبەرەوەی کە ئەزانێت بەهۆی هەوڵدانی لایەنەکان بۆ پاراستی بەرژەوەندیە تایبەتەکانی خۆیان بنەماڵەکان و لەوە تۆزێ فراوانتر حیزبەکانی خۆیان و دەسەڵاتیان هیچ حسابێکیان بۆ بەرژەوەندی خەڵک نەکردووە خەڵکی پشتیوانیان نییە تەنانەت زۆر نمونەمان هەیە کە کاتێکە خەڵکی بەلا مهم نەبوو زۆر گرنگ نەبوو عەبادی دێریان نایەت بۆ چونکە ئەوەی کە چاوەڕانیان کرد لەم حیزبانە ئەوە نەهات بۆ دی لەبەرەوە بەلایەنەوە گرنگ نەبوو ئەم بێیایەکیش کە بێ لەبەرەوە من لەو باوەڕێیانیم کە بەغا لەبەرەوەی وەزنی ئەمانە ئەوە نییە لە هیچ لایەنێکەوە چ لە ڕووی جەماوەریەوە چ لە ڕووی ئابوووریەوە چ لە ڕووی سەربازیەوە بەڕادەیەکی وانەیە کە ئەمان ئەوەنە بە جدیا بگرن تەنها یەکێک لەو هۆکارنی کە من ئەیبینم زیاتر ئەوەیە کە وڵاتانی دەرەوە هەنێ فشارە خەنە سەریان کە ئەمان حساب بۆ هەرێمی کوردستان و هێزە کوردستانەکانیش بکەن لەبەرەوەی جۆرە مەشروعیەت بن بە دەسەڵاتی بەڵێ هەڵبەتە دەوترێت لە دوای سەردانەکانی مەکۆرگ بۆ لای ئەم لایەنە سیاسیانە ئەم کۆبوونەوانش چڕوپڕ و زیاتر گەرموگڕون باششتێکی تر باسی هەڵبەتە ڕفراندۆمت کرد وتت ڕفراندۆم بەو شێوازە بەو دەردە براوە لەو سەروبەندی ڕفراندۆمەدا هەڵبەتە پارتی دیموکراتی کوردستان ئەیوت ئەگەر بێت و نووری مالیکی بێتەوە بە سەرۆک وەزیران ئێمە یەکسەر ئەعلانی دەوڵەت دەکەین ینی دەوڵەت بوونی بەستبووە بەوە کەچی ئەوەی کە سەیر و سەمەرەیە لە ئێستادا لەم دانوستانانەی کە بۆ بڵێن بەکاراکردنەوەی حکوومەتی نوێی عێراق و دەستپێکردنی دانوستانەکان بۆ پێگەنانی ئەو حکوومەتە دەوترێت دوولایانی زۆر نزیک لە یەک پارتی و نووری مالکین ئەمە ینی هەرە قسەی بەڕێزت پشتڕاز ناکاتەوە ئەمانە لە بەرژەوەندی خۆیان چیان پێ باش بێ لە هەر کاتێکدا پێیان باش بێ هەر ئەوەی کە بەڕێزت ناودنا یاریکردن بە ئەقلی خەڵک هەمان شت دەکەن لە ڕاستیت وەگەر لە سیاسەتە یاخو لە زۆر جار تۆ ناچارە بی بەوەی کە
دەستخی دەستی ناو دوژمنیشەوە بۆ ئەوەی کە ئەو دوژمناتی بە هەر شێوازە بێ هێمنترکەیتەوە کەمتریکەیتەوە لە ئاستێکا بتوان لەگەڵێک گفتوگۆ بکەن لەبەرەوە من بەس حاڵی خۆم بەلامەوە زۆر ئاساییە کە لەگەڵ لایەنی ناکۆکە نەک دوژمنێکە مەسەن شتی وەکو جێنۆسایدی بەرامبەر کردبی یا مافەکانی هەمیشە ژێر پێ بخە ئینکاری وجودێکە ئەویان فەرقی جیاوازە بەس لایەنێک بەڵامەوانە هەمووی بە نووری مالیکی وترا بەڵێ پێی وترا بەڵام لایەنێک لەگەڵ لایەنێکیا بێ کۆ دانیشتن قسە بکەن لەسەر کۆمەڵی مەسەلا بەلام زۆر ئاساییە لە بەرژەوەندی نەتەوەیە و لە بەرژەوەندی هەردوو لایە نابێ بەڵام ئێمە بە پێی تاقیکردنەوەکانمان کە لە تەوەری دۆما باسەکرێ لە هەنێ لایەن بە شێوەیەکی زۆر ڕیالیزم ماکیافیلیانە ڕەفتارەکەن بەلایەنەوە وەسیلەکە مهم نییە بە چێ ڕێگایەک ئامانجەکانی خوانیان نەدی بەڵکو ئامانجەکە مهمە بەلایەنەوە ئێستا ئەوەی کە نەبینم لە پارتی بە هەمان شێوە ڕەفتارەکە بەلایەنەوە مهم نییە چ وەسیلەیە کە لەگەڵ شێ دەست خاتە دەستی چیەوە بەڵام باش ئەوەی بەلاوە ئامانجەکانی خەڵک ناپرسێت دوێنێت تۆ بە منە دووەت ئەم نووری مالیکیە بێتە سەرۆک وەزیران من ئیعلانی دەوڵەت دەکەم ئێستا چۆنە هەر ئەم نووری مالیکیە بۆتە نزیکترین هاوپەیمان لە دانوستانەکان بۆ ئەم پارتە ئەمە بۆ هینێک بە حەقیقەت یەکەم بەداخۆ ئێمە میلەتێکی هێندە هۆشارمان نییە هۆکەشی ئەوەیە کە بزوتنەوەیەکی ئاوا هۆشیار نییە لە پشتیەوە کە ئەم شتانی هەموو شە بخاتەوە بەردەم لەبەرەوە ئەو شانە بەسە هەنێک کەسا تێپەڕێ هەنێک کەسیشی حسابی خۆی بۆ کات لەو قسانە نابورێ بەڵام ئەوەش ڕۆژ و کاتی خۆی بە شێوازێ مامەڵە لەگەڵیان نابکە ئەمڕۆ تۆ چی ئەتوانی بەرامبەر بە پارتی بکەیت لە حاڵێکی و ئەمڕۆیە تەنها ئەوەنگا دەوانی پێ بڵی جەنابتان وایوت و ئێستاوانە بۆ لەبەرەوە دەنگی پێ نایم ئەوش بەهێزترین حاڵەتە بەڵام ئایا ئەوە چارەسەر لە نەخێرەوە چارەسەر نییە زۆر باشە لە تەوەرێکی تری ئەم کۆبوونەوەوانە هەڵبەتە کە زۆر باسی لەسەرکراوە ئەوەیە کە ئەبێ هەڵبژاردن لە کاتی خۆیان ئەنجام بدرێ هەڵبژاردنێکی پاک و پێک بێگەردیش بە کێک زیاتر ئەم قسەیەکە گۆڕان یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری بەرهەم ساڵح کە خۆیان دەیانوت پارتی و یەکێتی لە هەڵبژاردنەکەی عێراقدا ساختەکاریان کردووە نازانم 1001 کارتی ساختەیان بەکارێناوە بۆەوەی کە بەڵام دەرەنجام دەبینی لەم کۆبوونەوەوانە ئەویان قبول کردو ئایا ئەتوانین بڵین لە 30 مانگی نوۆی داهاتوو ئەگەر هەڵبژاردن کرا هەڵبژاردنێکی بێگەر دەبێت وەکو ئەوان داوای دەکەن یا شتێکی وا ممکنە لە بارودۆخێکە کە پارتی و یەکێتی دەسەڵاتدارن لە باشوور کاتێکە دەسەڵاتە یاخو پارتێ بتوانە بێ بە ئاسانی لە هەموو کاتێکە دەسەڵات بەچێ بێڵێ تەسلیمی پارتێکی تری بکە یاخو حیزبێکی تری بکات و بڵێ ئەرکی مێژووی من لەم 4 ساڵەیە بەدی هێنرا و خۆم ئاماداکەم بۆ 4 ساڵی داهاتوو ئەم 4 ساڵێکە دەنگم لەهێناوە دەسەڵات ئاڵۆگۆڕێکین ئەوسا ئەچێ دەمێشکەوە کە هینێکی هەڵبژاردنێکی پاک و خاوێن و ڕاست بکرێ بەڵام لە پێشەوە ئێمە لە خۆمان پرسین ئایا گۆڕان و بزوتنەوەی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی و لە بەرهەم ساڵح و یا لایەنەکانی کە چۆن گەشتونەتە ئەو قەناعەتی کە هەڵبژاردنێکی پاک و خاوێن و بێ غەش و سەختەکاری ئەکرێ ئایا هیچ نەوعێتی ئەمانە گۆڕاوە ئایا خۆیان نازانن ئەمانە چەند هاجار و تویانە ئێمە تەنها بە یەک دەنگیشەوە یەک کورسیشەوە وەکوی مەلا بەختیار وتی هەر ئەوەی جاران دەمێنینەوە معناوی هەرەوەی سەد دەسەڵات دەمێنینەوە کەواتە هەڵبژاردن ئەم سیستەمی هەڵبژاردنی کە باسەکەن بە هیچ شێوازە جگای هیوان نییە بۆ خەڵکی کوردستان چونکە ئەمان وازە سەختە چری خۆیان نایەنن واز لە غەش و فێڵ ناهێنن ئەگەر ئەوەشە هەر بۆ نەچوە سەر ئەوساکە بە زەبر و زەنگ خۆیانە ئەسەپێنن ئەم پارتانەی کە خۆیان ناوناوە ئۆپۆزیسیۆن زۆر زەحمەتە لیان تێ بکەی بەچی هیوایەکەوە
ئەیانەوێ بە شێوازی خەباتی پەرلەمەنتاری یاخو هەڵبژاردن توان دەسەڵات بگرنە دەست و ئەمان لە دەسەڵات دوورخەنەوە. ئەمە شتێکە کە جگای هیوان نییە بەڕاستی لەلایەن خەڵکانەوە کە کەمترین لێکدانە و ناسینی یان هەبێ بۆ ئەمان و ڕفتارە ئەم لاەنە سیاسیانە و ڕفتارەکانی. باشە نەمە بۆەوەی تەوەرێکی کەشمان هەیە دەربازی ئەو تەوەرە بین ئەگەر شتێکت مابێ لەسەرم تەوەرە بیڵێ ئەگینا با دەربازی ئەو تەوەری دووەم بین. لە ڕاستیان من شتێکی تایبەتیم لە هەرپرسیارەکە هەبێ من ئامادە مەڵامی بەرمەوە بەڵام ئەوەی کە بەلای منەوە یەک مەسلەیە گرنگە چۆن کۆمەلگای کوردی بە چ شێوازێ بتوانێت هێندە خۆی بە مەسلەی هەڵبژاردننی پاقژ و هەڵبژاردننی خەباتی پەرلەمەنتاریەوە ئیتر هەڵ نەخەڵەتێنێ. ئەی چی بکە؟ ئەی چی بکە لێرە ئەوەی بەلای منەوە زۆر زۆر گرنگە بکرێت ئەوەیە کە خەڵکی کوردستان زۆر بە تونگتر لەسەر داواکانی خۆیان سوور بن. بۆچی بۆ هەموو دنیا مەشروعەتی تیا بێ لە هەموو دنیا کاتێک کە داواکاری کاری خەڵکی نێتە دی فشاری گەورە بخی لەسەرم دەسەڵاتە بە خۆپشانانی جەماوەری بە ماگرتنی گشتی بە کۆمەڵە شتی لەو جۆرە بە هەموو ڕێگایە کە دەسەڵات ڕوبەڕوو دەبێتەوە. ئایا بۆچی بۆ خەڵکی کوردستان مەشروع نەبێت؟ خەڵکی کوردستان ئەگەر ئاگادار بی ماوەی لەوە پێش چەند خۆپشاندانێک کرا زوو سەرکوتیان کردەوە. هەروەها لایەنێکی سیاسی وجودیشی نەبوو کە بتوانێت پشتیوانی ئەم خۆپشاندان نەبکە. تاوانباری دەرەجە یەک لە لای من لەو مەسلەیە ناڵم لە هەموو مەسلەیەکە لەو مەسلەیە بزوتنەوەی گۆڕانە. بزوتنەوەی گۆڕان بە تایبەتی ئەو کەساتانی کە ناو بزوتنەوەی گۆڕان و ئەیانەوێت زۆر خۆپارێزانە ڕەفتار بکەن، ئەیانەوێت ئەو بەرژەوەندیانەی کە هەیەە پارێزراوە بێ، ئەیانەوێت بە ئیسراحەت تووشی هیچ ناخۆشیێ نەبن، نەک ئەو گەنجە خوێن گەرمانی کە ناوی هەیە، ئەوانە تاوانباری دەرجەکەن. ئەوانە بوون کە دەنگی خەڵکیان کپ کردەوە بە ناوی ئەو هیوایشان پێیان کە گۆڕانکاریەکەن کە گۆڕانکاریەکەن لە دەسەڵاتە بە لە کاتێک کە هاوکار لەگەڵ دەسەڵاتە هەمان ڕێچکەیان گرت. زۆر باش لەوەی کە خەڵکی تەوابوو تۆ پێ دوایە میکانیزم و دینامیکی گۆڕانکاری خەڵک خۆیەتی و ئەبێ خەڵک خۆی بێتە مەیدان. من لەو باوەڕێم کە ئەگەر ڕێگاکەی پەرلەمانەوە نییە بزوتنەوەیشی دروست بێ ئەبێ ئەو بزوتنەوەیە یاخود ئەگەر ڕێکخراوێکی سیاسیش دروست بێ ئەو ڕێکخراوە سیاسی پێویستە لە ناو ئەو بزوتنەوەەوە دروست بێ، نەک ڕێکخراوێ بێت و خۆی ناوبنێ بزوتنەوە لە کاتێکە ئەو بزوتنەوەی نییە. مەبەست بزوتنەوەی گەلە بەڵێ لە ناو بزوتنەوەی گەل بەڵێ نەک ڕێکخراوێ بێت و خۆی ناوبنێ بزوتنەوە لە کاتێکە بە پێچەوانەوە بزوتنەوەی خەڵکی بکات. زۆر باش. باشکاک پێشڕۆ دەچینە تەوەری دووەم ئەویش مەسلەی سیویەکی یابە سبەینێ سیویەکی یابە 22 ساڵ تێپەڕ دەبێ بەسەر ئەو ڕووداوەدا کە لە ساڵی 1996 ڕوویدا پارتی دیموکراتی کوردستان هێزەکانی حزبی بەعس و سەدام حوسێنی ئەو کاتی هێنایەوە سەر هەرێمی کوردستان بە تایبەتی هەولێر و پەرلەمان هێزەکانی یەکێتی وە دەرنا هەڵبەتە پارتیش پاساوی هەبوو بۆ ئەمە دەیوت یەکێتی هێزی ئێرانی هێناو ئێمەش پەرچەکردارمان بووە و ئەومان کردو. دۆسیەکمانەیە لەو بابەتەوە پاشان دەینەوە خزمەتی ئەوەی بەڕێز. لە باشووری کوردستان ساڵی 1996 زاینی سەدەی ڕابردوو لێوان لەو بوو لە شەڕ و خوێنڕشتنی براکان. پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان باشووریان کردبوویە مەیدانی ململانیەکی خوێنایی و شەڕێکی سەختی براکوژی. لە سیویەکی ئابدا پارتی و یەکێتی شەڕەکەیان گەیشتە لووتکە و لە زۆربەی بەرەکانی شەڕدا سەدان پێشمەرگەی هەردوو لە گیانیان لە دەستدا و بریندار بوون و هەزاران کەس ئاوارە بوون. لەو کاتەدا
پارسەنجی شەڕەکە بەلای یەکێتی نیشتیمانیدا دەکشایەوە و لە زۆرێک لە بەرەکان پێشمەرگەکانی یەکێتی زۆریان بۆ پێشمەرگەکانی پارتی هێنا و لە هەندێک شوێنی ستراتیژیش پاشەکشیان پێکردبوون بە تایبەتی لەو شوێنانەی کە دەیان ڕوانیە شەقلاوە و سەلاحەدین و سەری ڕەش لە وەشدا پارتی ئێرانی بە هاوکاریکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان تۆمەتبار کرد لە بەرامبەردا یەکێتیش دەنگۆکەی ڕەت کردەوە و مژدەی کۆتایی هاتنی پارتی دەدا و پارتیان بەوە تاوانبار دەکرد پەیوەندی لەگەڵ ڕژێمی سەدام حسێن بەستووە دۆخەکە هەروە بەردەوام بوو تا لە بەرەبەیانی ڕۆژی 16 ئابی ساڵی 1996دا پارتی دیموکراتی کوردستانی عێراق هێزەکانی سەرسەختترین دوژمنی کوردی هێنایە سەر شاری هەولێر لە باشوور و ڕۆژاوای شارەکەەوە 45,000 هێزی سەربازی عێراق لە ناویاندا گاردی کۆماری سەدام حسێنی سەرۆک کۆماری ئەو کاتی عێراق بە پاڵپشتی 300 تانکی پێشکەوتوو لە ناویاندا تی 72 رووسی و 200 تۆپ و هاوەن و سەدان ماشین و زرێ پۆش هێرشیان کردە سەر هێزەکانی پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکات لە ڕۆژهەڵات و باکووری شارەکەشەوە هەزاران پێشمەرگەی پارتی بە پشتیوانی دایان تانک و زرێ پۆش و تۆپ و هاوەن هێرشیان کردە سەر شارەکە لە ڕێکەوتی 22 هەشتی ساڵی 1996دا مەسعود بارزانی سەرۆشی پارتی داوای هاوکاری لە سەدام حسێن کرد ئەویش لە سوێکی ئابدا هێزەکانی لە پرۆسەیەکی سەربازیدا نارد بە هانای بەرزانیەوە ئەوەش لە تەلەڤیزیۆن و ڕۆژنامە فەرمیەکانی ئەو کاتی عێراق باسی لێوە کرابوو پارتیژدانی بەوەدا نابوو لە سوێکی ئابدا بەگشتی 450 کەس لە هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوڵاتیانی مەدەنی ژیانیان لەدەستدا بوو نزیکەی 130 کەسی دیکەش بێسەر و شوێن کران و تا ئێستاش کەس سۆراغیان نازانێت کە زۆربەیان سەر بە بەرەی تورکمانی و ئەندامان و لایەنگری پارتە عەرەبیە دژبەرەکانی سەدام حسێن بوون کە بنکە و بارەگایان لە شاری هەولێر هەبوو ئێدی دوایەوە هێزەکانی پارتی بە هەولێرەوە نەوەسان و بەرە و سەرجەم ناوچەکانی دیکەی ژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی پێشڕەویان کردو لە ڕێکەوتی نۆی 1996دا سەرجەم ناوچەکانی ژێر دەسەڵاتی یەکێتیان کۆنتڕۆڵ کرد پارتی سیویەکی ئابی بە پەرچەکردار لە دژی یەکێتی بەناو دەرکرد کە پەنای بۆ ئێران بردبوو ئەوەش لە کاتێکدا بوو کە خودی پارتی چەندین ساڵ بوو لە هەڵەبجە و قەڵاتزێ لە شەڕەکەیدا لە دژی یەکێتی لەلایەن ئێرانەوە هاوکاری باشی کرابوو لە شەڕی 8 ساڵەی ئێران عێراقیشدا هەمیشە پارتی کەواسووری هێزەکانی ئێران بوو بەڵام پاژەوە هێزەکانی یەکێتی لەسەر سنوورەکانی نێوان باشوور و ڕۆژهەڵاتی کوردستانەوە خۆیان ڕێخستەوە و هێرشیان کردە سەر هێزەکانی پارتی و تا لە ڕێکەوتی نۆی دەی هەمان ساڵدا پاشەکشیان بە هێزەکانی پارتی کرد و گەڕاندینانەوە سنوورەکانی پێشویان بەڵام یەکێتی تا بە ئەم ڕۆژ دەگات نەیتوانی جارێکی دیکە هەولێر کۆنتڕۆڵ بکاتەوە و بیخاتەوە ژێر هەژمونی خۆی لە بەرامبەردا یەکێتی نیشتیمانی کوردستان و زۆرێک لە پارتی و لایەنی سیاسی و مەدەنیەکانی دیکەی کوردستان کردەوەکەی پارتیان بە خیانەت و ناپاشی نیشتیمانی نەتەوەی هەژمار کرد و پێیان وابوو هیچ پاساوێک هەڵناگرێت سوێشی ئابی ساڵی 1996 نەیەکەمین و نەدوایین خیانەتی پارتی دیموکراتی کوردستان بوو ئەو خیانەتە تا ئێستاش بە پێشوازی جودا لە دژی باشوور و باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوای کوردستان درێژەی هەیە کە دیارترینیان لە سەیابی 2014 هەڵاتنی پارتی لە شنگاڵ و فرۆشتنی ئێزیدیەکانە و پەلکێشکردنی هێزەکانی تورکە بۆ باشووری کوردستان کە لە ساڵی 1991ەوە تا ئێستا درێژەی هەیە هاوکات لە سەختترین دۆخیشدا پارتی گەماڕۆی خستە سەر ڕۆژاوای کوردستان و خەندەق لە سەر سنووری نێوان باشوور و ڕۆژاوای کوردستان لێدرا و بەوەش بووە هاوپەیمانی ڕژێمی تورکیا و تاقمە چەتەکانی داعش بەڵێ کاک پێشەوە هەڵبەتە پارتی پاساوی هەبوو بۆ مێکە کردوویەتی ئێستاش هەڵبەتە بە شانازیەوە باسی لێ دەکەن دەڵێن 31 ئاب
جێگەی شانازیە و کارێک بۆ پێویست بۆ بیکەن ئەلبەتە یەکێک لە کۆمنتەکانی لێرە نووسیوێتی بۆ ئێمە ئەڵێ وەکو پارتیەک شانازیەکەن بە سیویەکی ئاب کە ئێران دەویست دەست بەسەر هەولێردا بگرێ ئەلبەتە کۆمنتی دیکەژەیە لەسەرەوە پێ دوایە ئەم سیوەکی ئابە کە ئەنجام درا بەشێکی ئەم بارودۆخی کە ئێستا هەیە پارتی زاڵە هەر ئەوە نییە کە لە سیوەکی ئابدا بوو پارتی زاڵ کرد بەسەر باشووری کوردستاندا جارێکو مەسلەی سوێکی ئاب بێزگەلەوەی جێگای شەرمەزاریە بە شتێکی زۆر سیر و سەمەرە نییە بۆ مێژووی بزوتنەوەی چەکداری لە کوردستانە ئێمە چەند هاشتی لە زۆرەمان بینیوە لە دوای ئەوەش بینیومانە لە پێش ئەوەش بینیومانە بەداخەوە کە لەو باوەڕام کە زیاتریشە بینین ئەبینین کە لایەنە کوردیەکان هەمیشە پشتیوانیان وڵاتێکی دەرەوە بووە یاخود لایەنێکی دەرەوە بووە کە لایەنی دەریشەوە دوژمنی نەتەوەکەمان بووە یەکێ لەو من وەکو ئەندامێکی دێرینی کۆمەڵا یەکێ لەو بابەتانەی کە زۆر جار هەمیشە ئەمان خوێنەوە لە سەرەتای دروستبوونی یەکێتی و یەکێتیە ئەوە بوو کە هەنێ نووسینی شەید ئارام بوو دەربارەی پشت بە خۆبەستن ئێمە ئەو کاتە زۆرمان بە جددی بوو بەلاوە کە پێویستە خەڵکی کوردستان بۆ هەموو مەسەلەکانی پشت بە خۆی بەستێ بەڵام کاتێکە لە واقعەکەمانە بینی بۆ شێوەیە نییە هەموو یەکێتی نیشتیمانی پشتی بەلایەنێکی کا بە وڵاتێکی دراوسەیە بەست یاخود بە وڵاتانی ترە بەست پارتی بە هەمان شێوە تەنانەت یەکێ لە سەرانی بەرزی با بڵین بزوتنەوەی گۆڕان کاتێ پیان وتبوو ئێمە بە شێوازێ ڕەفتار بکەین تۆزێ تونگ بین بەرامبەر ئەم دەسەڵاتە وەڵای هیچمان پێ ناکرێت ئێمە ئەگەر بمانەوێ شتێ بکەین ئەبێ بچینە پاڵ لا یەکێ لە وڵاتانی دراوسێەوە قسەی لەوە نەکردبوو کە ئێمە پێویستە پشت بە جەماوەر بەستین بۆی بەهێز بین بەڵکو بچینە لەبەرەوە منطقی ئەم پارتە کوردیانە هەمیشە ئەوەیە تۆ بۆ ئەوەی وجودێ هەبێت تۆ ئەوەی دەسەڵاتداربی پێویست بۆی بمێنیتەوە پێویستە پشتیتە ژێڕی کێفی یەکی لە وڵاتانی دوژمنەوە پارتیش لە سیوێکی ئابە ئەو کارەی کردووە بۆ مانەوەی وجودی خۆی بۆ فراماکردنی دەسەڵاتی خۆی چونە ژێڕی کێفی دەسەڵاتی عراقی و هەر بۆیە بەلاشتەوە سیر نەبوو کاتێ پرسیاری نووری مالکی لەوەش بەلامەوە زۆر سیرەکە یەکێ پرسیار لە جەنابتان پرسیاری لە نووری مالیکی کرد لە مەسەد بەرزانیە پرسن ئایا سەدام حوسێن دوژمنەیان نا لە چاودروکانێکە ئەڵێ ئێستا ناتوانم بڵێم دوژمنە ئەگەر کێشەکانمان چارەسەر بکە هەروە بە ئینگلیزیش قسەکە بەڵێ کێشەکانمان چارەسەر بکە ئەڵێ ناتوانم بڵێم دوژمنە کاتێک کەسێکە جێنۆسایدی بەرامبەر نەتەوەکە کردووە ساڵەهای ساڵە مافی نەتەوەکە پێشێ لە کات تاوانەکانی لە حساب نایەن تۆ ئینکاری ئەو بکەی کە دوژمنتە زۆر ئاساییە کە بانگی بکەیتەوە بەرامبەر بەلایەنیشکە ئەمە لایەکەوە لایەکی کەشەوە یەکێتی نیشتیمانیش من نامێ بەرگری لە هەڵوێستیمان کە یەکێتی نیشتیمانیش کە ئێران پشتیوانیە کرد ئەویش لە هەوڵی ئەوەیە بوو بە شێوازێک کە دەسەڵاتی مطلق بەسەر ناوچەکان نابگرێتەوە ینی بە حاڵەتێکە هەردوو لایەن پشتیوانی یان دوژمنان بوو لەم نێوانەشە چێ زەرەکە وەکوی لە راپۆرتەکەی جەنابتانە باس کرا تەنها خەڵکی کوردستانە زەرەکات تەنها خەڵکی کوردستانە قوربانی ئەم سیاسەتی ئەوانە کە هەرگیز پشتیان بە خەڵکی نەبەستەوە بەڵکو پشتیان بە دوژمنان بەستەوە بۆ خزمەتی بەشەوەنەکانی خۆیان بەڵێ باشە کار پێشۆ ئێمە بۆەوەی کە سیویەکی ئاب دووبارە نەبێتەوە بۆەوەی کە سێی ئاوی 2014 شنگال دووبارە نەبێتەوە بۆ ئەوەی کە دەیان و سەدان کارەساتی دیکە و قەیرانی دیکە کە بەسەر گەلەکەمان داتۆ بە تایبەتی لە باشوور دووبارە نەبێتەوە ینی ڕێکارەکان چین بۆ ئەوەی کە ئێمە بیانگری نەبەر بۆ ئەوەی کە بتوانین لە ئایندەدا ڕوبەڕووی ڕووداوی هاوشێوە نەبینەوە من بەر حاڵی خۆم هەروەها دەیان کەس کە ئەیان ناسم و خەڵکانێکی زۆریش کە
ئیتر ئەو هیوایان نماوە بە هەز ڕێگایە بێت لە ڕێگای ئەم دەسەڵاتەوە ئەو شانە دووبارە نەبێتەوە. ئەم شتانە دووبارا بێت و سێبارا بێت و زۆر لەوە خراپتیش ڕۆیات کە ڕەنگە ئێمە لەم ڕۆمانە تەسەوری نەکەین نێخینە بەرچاوی خۆشمان کاتێک کە ئەمان بنەماڵەکانیان نەوەکانیان یەت کەسێکی وکو مەسرور ڕەنگە زۆر زۆر تونگتل بێت لە مەسعود بەرزانی کەسێکی وکو باڤڵ یاخۆ قوبات یاخۆ ئەم لاهور ڕەنگە زۆر زۆر خراپتر خیانەت و تونگی خراپتر بکەم بەرامبەر بە جەماوەر لەبەرەوە من بێهیوام لەوەی کە شتێ بکرێ لە ڕێگای ئەم دەسەڵاتەوە داهاتوێکی گەشتمان هەبێ. چارە لە کۆتایی بەرنامەکەیان با چارەسەری دیاری بکەین. چارەسەری من جارێ تەنها شتێکی ئابینم ئەوەیە کە ئەم دەسەڵاتە بە هەر شێوازێ بێ پێویستە نەمێنێ بجوودی نەمێنێ لە جیاتی ئەو دەسەڵاتێکی نیشتمان پەروەر دەسەڵاتێکە بچێتە ژێر یاساوە دەسەڵاتێکە ئاراستەی سیاسەکانی دیاری بێ دەسەڵاتێکە پەیوەندی هەبێ لەگەڵ هەموو لایەنێک بەڵام لە چوارچەوەی بەرژەوەندی مشتەرەکە بەرژەوەندی گەورە بێ ینی پارتی و یەکێتی نەمێنن لە ساحەکەدا ممکنە شتیوە ینی تا چەندە منطقی و لۆژیکە. چەند ڕۆژێ پێش سەرەڵانی بزوتنەوەی جەماوەری لە ئێران دژ بەشای ئێران ئەگەر قسەی وا بکرایە هەموو پێ بکەنینایە خەڵکی بەڵام لەگەڵەوە شارڕوویە لە مێژووە بەڵام بۆ دروخانی شاژ ڕاستە ینی هۆکاری سەرەکی خەڵک بوون بەڵام هۆکاری دەرەکیژە بوون هۆکاری سەرەکی یاخود هەرە سەرەکی خەڵک بوو ناڕزایی خەڵک بووە بێتکەلەوە ئەو تەنها شتێکی نیە لە کوردستانە تەنها لە ئێرانە ڕوویا بێ لە مێژی زۆر لە وڵاتانە خەڵکی پڕ بووە لەو هەلومەرجەی کە هەیە بەڵام تەنها تنوسکەیەک تەقانوویەتەوە وەزاکە ئەمڕۆ تەوەخۆی وەشەکەی لە کوردستانە شتوار ڕووبات لەبەرەوەی خەڵکی خەریکە ئەگاتە ڕادەیەکە ئیتر بێهیوا بێ لە گۆڕانکاری لە چاکسازی لە هەموو شتێک لەبەر ئەوە گومانی هەموو شتێکرێم من لەو باوەڕیانیم کە ئەم دەسەڵاتە چ ئەمڕۆ چ سبێنێت چ سە ساڵیکە بەرەو باشی بڕە بە پێچەوانەوە ئەمیژێکە لە نمونەی ئەو دەسەڵاتە تۆتالیتەریانی وڵاتانی عەرەبی کە وجودیان هەیە. بەڵێ باش کاک پێشڕۆ ئیسماعیل ئێمە شتێکمان نەماوەگەل لە کۆتاییدا بەڕێز شتێکە دەبێ ئەگینا زۆر زۆر سپاست دەکەین. زۆر سپاس. سپاس دەکەین بەڕێز پێشڕۆ ئیسماعیل عارف چالاکی سیاسی و مەدەنی کە لێرە لەگەڵمانداوی سپاس بۆ شرۆڤە و هەڵسەنگاندەکانت بینەرانی بەڕێز زۆر زۆر سپاسی ئەوەی ئازیزیش دەکەین کە تام ساتە لەگەڵماندا بوون تا بە یەگەشتنەوەیکی دیکە شاد و بەختەوەر بن شەو و شەوگارێکی خۆشتانە بێت.